کوردستاندا باسە تەندروستی منداڵەکانمان خوشک و برا بچووکەکانمان دەکەین بە تایبەتی لە ناوەندەکانی خوێندندا شێوازی خەو و خواردن و شێوازی مامەڵەکردن لەگەڵ تەندروستی منداڵەکانمان هەروە خۆپارێزی لە نەخۆشیە وەرزەکان کە وەرزی پاییز نزیکە ئەزانین. دکتۆر کۆچار عومەر پسپۆری نەخۆشیەکانی منداڵان ڕاستەوخۆ لە سەودیوە میوانی ئەمەیە. دکتۆر بەخێر بێی. زۆر سپاس بۆ جەناب. سپاس بۆی لەگەڵ ئێمە ئامادەی. دکتۆر منداڵان بە تایبەتی لە قۆناغی سەرەتاییە خۆناغێکی زۆر هەستیارانە زووتر نەخۆشەکەون دەتوانین بڵین بەراورد بە کەسەکانی دیکە و شێوازی خۆپارێزیان جیاوازە. دەمێ بزانم دایک و باوک پێویستە چی ئامادەکاریێک بۆ تەندروستی منداڵەکەی بکات لە قۆناغەکانی سەرەتاییدا. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میرەوان سڵاو لە جەنابتان و لە بینەرە بەڕێزەکان. لە ناخی دڵمەوە پیرۆزبایەکی گەرم لە سەرجەم قوتابیانی هەموو هەرێمی کوردستان و ڕەبوونی کردنەوەی دەرگاکانی قوتابخانە و بەتایبەتتر لە قوتابیانی قۆناغی یەکەم کە ئەم ساڵ یەکەم ساڵی هەنگاونانێنە بۆ ژیانێکی تازە کە ئەویش ژیانی دوورکەوتنەوەی لە ماڵەوە قۆناغێکی تازەیە کە چونە ناو قوتابخانەیە. هیوادارم ئینشاڵڵا ساڵێکی پڕ ئارامی و خۆشی و پڕ لە زانست و علم بێ بۆ قوتابیان. هەڵبەتە ئەگەر لە قۆناغی سەرەتاییەوە دەست پێ بکەینەوەی کە ئێمە عادەتەن فۆکەس و تەرکیزی خینە سەر قوتابیانی قۆناغی سەرەتایین، پێویستە دایک و باوک کۆمەڵێک شت لە بەرچاو بگرێ بە تایبەتی کە مناڵەکەی ئامادەکا بۆ چوونە قوتابخانە لە قۆناغی یەکەم بە تایبەتی تاوکو شەشی سەرەتایی. پێویستە ئاگاداری کۆمەڵێک شت بێت کە بە تایبەت بۆ مناڵ ئێمە عادەتی ڕێنمای ئەدەین بە دایک و باوک، بەڵامەوەی کە گرنگە دایک و باوک خۆی لە ماڵەوە ئاگاداری بێ کۆمەڵێک شتە. یەکەمینیان دڵنیا بێتەوە لە تەندروستی مناڵەکەی. بۆ نمونە هەندێک مناڵمان هەیە هێشتا قوتابخانە تازە کراوەتە بۆ منە ئەمڕۆ هەستەکان مناڵەکەی ناساغە. پێویستە ئەم مناڵانە بە زووترین کات پشکنینیان بۆ بکرێ بۆی نەوەکو خوا نەخواسە نەخۆشێکی هەم لەناو قوتابخانە بڵاوێت و نەخۆشیێکی ساری بێ بڵاو مثلەن گوێزەرەوە بێ یاخود مناڵەکەی خۆی بەچوونە نە قوتابخانە و تێکەڵاوبووی مناڵی تر وەزعی خۆی خراپتر بێت چونەت بەر هەوا و خۆ دەزانی هێشتا لە سەرەتای بەیانیانە عادەتەن کەشوهات تقریبەن زۆر فێنکە هێشتا نەبووە بەسار، بەڵام بێتر ڕۆژ بە ڕۆژ کەشوهاکە بە خێرایی ئەگۆڕێ ماوێ. ئەمە خاڵێکم. خاڵی دوم ئەگەر مناڵەکەی هەستکا مەسەرەن کەموزەیە بێتاقەتە مەسەرەن ئەترسێ لە قوتابخانە ئەتوانێت بە زووترین کات ڕاوێژە بکات لەگەڵ پزیشکی دەرونی پزیشکی مناڵان بۆی کە ئەگەر گرفتێک هەبێت لە کاتی داخڵکردنی مناڵەکەی لە قوتابخانە بتوانێت چارەسەری بکات. خاڵی سێم لەم هەفتەی یەکەمە هەندێک مناڵ ئەڵێ ناچمە بە قوتابخانە ئەبێ ئاگاداری ئەم خاڵە بن. هەندێک مناڵی ئەترسێت لە قوتابخانە، یعنی ئەم گرفتانی کە بە تایبەتی لە سەرەتای قوتابخانە لە هەفتەی یەکەم و دوو هەفتەی یەکەمە ڕۆیە دایک و باوکە بێ زۆر بە خێرایی مامەڵی لەگەڵا بکە بووی کە ئەگەر گرفتێکە بێ لەو بینە زوو چارەسەر کرێت، ئەگەر مەسەرەن تەنگژێکی دەرونی هەبێت لە مناڵەکە زوو بڕێوێنرێتەوە و ڕێنمایی پێویست زۆر بگرێت دایکەکە و ئەگە مناڵەکەش پێویستی بە چارەسەری بێ وەری بگرێت. ئەمانە ئەو خاڵە سەرەتاییانن کە پێویستە دایک و باوک لە سەرەتای چوونە قوتابخانە ئاگاداری مناڵەکەی بێ. لە غێری ئەمانە ئەکەوێتە سەر ڕێنمای گشتەکان بۆ مناڵان بە تایبەتی قوتابیانی قۆناغی سەرەتایی. گرنگترین خاڵ کە دایک و باوک بیزانێ بۆ مناڵ کە وەکو مانگی چواردە بەسەر دایک و باوکەکە بەردەوام بدرەوشێتەوە ئەوەیە کە زوو خەوتن. یعنی ضرورە کە هیچ مناڵێک پێش سەعاتنەوە لە دوای سەعاتنەوە بەخەبەر نەبێ. باشترین خەو بۆ مناڵ بە تایبەتی لە سەرەتاکانی تەمەنیا لەوانی کە چونتە قوتابخانە پێویستە لە کاتژمێر 9 خەوت بێتن بۆی بتوان بەیانی کاتژمێر 6 بە فرێشی و بە لەشی ساغ و بە مێشکێکی پڕ لە وزەوە هەستن. هەرچەنە زووتریش ئێستا مەسەرەن لە هەندێک وڵات بۆ نمونە لە وڵاتی ئەڵمانیا لە سەفەرێک ئەمەم بینی ینی مناڵ لەوێت لە کاتژمێر 8 ئەخێوێنێت چکە لە 5ەوە 5 چارەک بە 5 ئیتر دنیا تەواو تاریکە لەوێ. یعنی تۆ سێ کاتژمێر مناڵەکەت بە قیاسێک داینێ سێ کاتژمێر مناڵەکەت بە خەبەر بوو لە تاریکیشەوە ئیتر کاتی خەوێتی نابێت لەو زیاتر تاخیر بێت. تۆ ئەم سێ کاتژمێرە کاتژمێرێکێکە بۆ ناخواردن و ساحەتیش دانی، کاتژمێرێکیشی بۆ دانیشتن و قسەی خۆشەوە، کاتژمێرێکیش بۆ خوێندن و سعیکردن. مەسەن هەر ئەوەی بەسە تەقریبەن قودانی سەرەتایی ئەتوانێت دوای ئەوە بخەوێ بەهێنێن زوو هەستێت مراجعەیەک کاتەوە حەزی لێ بە سەیری پاپایەکی ژەکات مەسەرەن چارەکی 20 دقەیەک وزەیەکی ئیجابی وەرەگەی لە پاپاکەشەوە لە دوای ئەمەنانێکی بەیانی تێر و پڕەخوا لە کاتژمێر 7 و چارەک ئامادەیە بۆ قوتابخانە.
زۆر چاکە دکتۆر ئامادەکاری پێشوەختە بۆ سیستەمی خەوی منداڵ تا چەند گرنگە زۆر جار منداڵان هەر لە منداڵیوە ڕانەهاتوون بۆ نەشەوان درەنگ خەوتون و بەیانیان درەنگ خەبەر بوونێتەوە ئەو کە خوێندنیان دەست پێ دەکات ڕاستەوخۆ بەیانیان زوو خەبەر دەکرێن و دەخێن ناو پرۆسەیەوە ئەمە تا چەند زیان بۆ منداڵە دەگەێنێت خۆی لە هەفتەیەکەمە بەشێکی زۆری مناڵان بەیانیان باوێشکێن لەبەری ئەزمونێکی تری هەبوو کاتۆتە قوتابخانە 12 شەو یەکی شەو بە دیار مۆبایلەکەیەوە یان بەدە ئایپادەکەەوە بەدەم یاریکردنەوە خەوی لێکەوتو خسوێنتە سەرجێکە باینی سعات 11 هەستاوە ئەم جارە خەوی لێکەوتو باینی سعات 7 خەبەرێکەنەوە لە هەستا بڕۆ بۆ شوێنێک هیچ قوتابخانە یعنی مناڵەکە تووشی سەدمەیەکی فسیۆلۆجیە بێ خۆی جسمی لەبەر گیانێکی تێکشکاوی هەیە شەکەتە ڕاستە تۆ بە مۆبایل یا بە ئایپادەکە یاریەکە بەڵام مێشکی هیلاکە یان سەیری فیلمێکی کردو مێشکی هیلاکە کە مێشکی هیلاک بوو جەستەش هیلاکە بە ئۆتۆماتیکی بەهانی کە مناڵەکە ڕسێ تێرخەونە بوو لە ڕووی فسیۆلۆجیۆ مناڵەکە شەحن نەبووەوە بە زمانی خۆمان ئەم مناڵە پێویستی بەوەیە کە خێرا ڕابهێنرێتەوە لەگەڵ بەیانیانە ئەویش بەچی یەکەمین شت ئەگە بتوێت مناڵەکەت ڕابێنیت بۆی کە زوو بخەوێ پێویستە خۆشت هاوتەری بی لەگەڵ ینی عەل لەقەل تۆ مناڵەکەت کە سەعات 9 خێوێنی خۆشە سەعات 10 بخەوە ئەمە یەک دوو کە مناڵەکە دەبێتە شوێنێک ئەخەوێ هیچ مەجالێکی مێشت بەرە لەگەڵ خۆیان نە مۆبایل نە ئایپاد نە هیچ بابەتێکی ئەلکترۆنی و هەوڵ بە ئەو ژووری کە مناڵەکەی تیاخەوێت تەواو تاریک بێ مناڵەکە بێدەنگ بێ بێئاگا بێ لە هەموو شتێک چکە لە جەوی تاریکی هاتن وردە وردە هۆرمۆنی مێلاتۆنین وردە دەستەکا بە ئیفراز بە ڕژاندن لەرێ و مێشکەوە بۆ ناو سووری خوێت وردە مناڵەکە هەست بە خەوەکە هەست بە مەسەن حەزبوون لە خەوەکە عەلەقەل تۆگە نۆش بچێتە ژێژێکە تا زۆر بە ئیسراحەت خەوی لێکە مناڵەکە بەڵام تۆ مناڵەکەت سەعات 12 خەوت و ساعت حەو خەبەرەکەی تۆ بەڕاستیمە هیچ شێوێکی تەندروستی تیانە و ئەبێتە هۆی یەکەم کە مناڵێکی تەمەڵە بێ لە مەکتەب بەلاشە و خەواڵووە بێ بە تایبەتی لەوانەکانی سەرەتایە و سێهێم ئەبێتە جێ گلی بۆ خۆت یعنی زۆر جار دایک و باوکە گلەی نامەی بۆ نێرن لە قوتابخانەوە کە مناڵەکەی تۆ بوو ئاوە ینی یەک نمونە عەرزکەم لەیەکی لە قوتابخانەکان لە وڵاتی ئەڵمانیا مناڵێک بەیانی باوێشکیا بوو دوو سێ ڕۆژ ئاوا باوێشکیا بوو یەکسەر دایک و باوکیان مان کرد وتیان مناڵەکە گرفتی چیەوە ناخەوێت ئێوە خۆتان کێشەتان هەبێکەوە دایک و باوکە وا مناڵەکەتان نەخەوتووە لۆچ شەرتان بوو بێ گرفتێکتان هەبوو بێ مناڵەکەتان درەنگ خەوتووە بیتان نەبوو بیخەوێنن ئەوە ئێستا مناڵەکە خەواڵ یەکسەر بۆ محاسەبە یعنی دوو ڕۆژ باوێشکیا بوو بە لە وانەی یەکەمە یەکسەر چکە مناڵی ئەوان ئەبێ سعات 8 خەوتە بێ بۆ زۆر ناگاتەنەوە خەوتە بەهی سعات 5 بۆ 6 مناڵەکە فرێش هەستاوە دەسوودمچوی شۆردو و وانەکانیشم ڕاجا کردەوە نانی ژەخوا ئێتر حەوت هەموو شتێک تاو بووە یعنی حەوت مناڵەکە ئامادەی بچێتە قوتابخانە ئەم شێوازە ڕاهێنانە بۆ دایک و باوک زۆر ڕێ بۆ وڵاتی ئێمە ڕاستە تۆ ئێستا مانگێکە مەسەن تۆ تەمەن پێشتر مانگێک پێشتر بۆ ئامادەکاری بکرا بە قوتابخانە ئەم دایکە مناڵەکەی لەسەر زوو خەوتن ڕابێنە ئێستش تۆ ئەتوانی تۆ عەلەقەل هەفتەی یەکەم دوو هەفتەیەکەم خوێندن بۆ شێوەیە گەرم و گوڕ نییە هەرچەنە بەداخۆکەم قسەیەکەم کە نابێ وابێ ئەتوانین لەم دوو هەفتەیە هەتاو کۆچینەوە سەرەتای مانگیدا تۆ زۆر بە خێرایی مناڵەکەت ڕابێنیتەوە بە شێوەیەکی ئەکادیمی کە مناڵەکەت بتوانێت بە شێوەیەکی زۆر زانستی و لەسەر خۆ مناڵەکەت ڕابێنی لە کاتژمێر 9 هەتاوکو 9 مناڵەکە لە جێگای خەوت بێ بۆچی لەبەری کە مناڵەکەت یەکەم ئستیعابی بە قوتر بێ وەرگرتنی بە قوتر بێ قوتابخانە و فرێش بێ دەموچاوی کە چۆ لای مامۆستا بەداخوا جار ڕەنگە مامۆستاکەش بگرفتی هەبێ بۆیە پێویستە مامۆستایانیش ئەم ڕێنمانە چا بگرن نەگەر قوتابیان زۆر چاکە با تۆزێ لە خەوتن دوور بکەینەوە مام دکتۆر ژەمی بەیانیانی منداڵ ینی زۆر جابینین منداڵەکان بە جۆرێک لە جۆرەکان جەمی بەیانیان ناخۆن ڕاستە خۆ جەنتاکەیان هەڵەگرن و لە خۆیانە پاسەکەیان تەکسێکە بێ بگەنە قوتابخانە ئەمە بزانم زیانی نەخواردنی ژەمی بەیانیان لای منداڵان چییە لە بەیانیاندا چی بخورێ بە تایبەتی دەمێ باسی ماست و پەنیر و بە تایبەت تریش باسی هێلکەمان بۆ بکەیت ڕاستەکەی یەکێک لەو سیستمانی کە لە وڵاتی ئێمە هەیە بە ناوی قوتابخانی ئەهلیەوە حەزم کرێک ئاماژە بە بکەم و کوڕڕوونکردنوێک بیرم نەچێت زۆربەی ئەو قوتابخان ئەهلیانە بەداخەواڵێم کە مناڵان بەیانی ساعت حەوت و نیو ئەبەنە ئەوێت لەوێ نانیان ئێنێ یعنی تۆ مناڵک لە ناو خێزانەکەدا ئەبڕی بە پێچوانە ئەبێت وا ڕێنمایی دروست بکەن کە دایکواکەوە ڕابێن لەگەڵ مناڵەکە کاژمێر حەوت و نیو بێ کۆنان بخۆن ئەنجام پاسەکە بێ بە دابیا بە قوتابخانە ئەمە یەکێکە لەو نقطانەی کە تۆ مناڵوا لێ ئەەکەی فێری خواردن بێ لە دەرەوە ڕەنگە بەنەوەیەکی تر بڵێن دکتۆر کۆچەر بۆ ئەم شتاڵێ
قەیچێک ینی قوتابخانە مناڵ کۆبنەوە بێ کۆنانە خۆن ئەمە ڕۆیەکی تری ئیشەکەی ڕاست لەم ڕۆ ئیجابەتێکیە بەڵام لەوە ئیجابیتر ئەوەیە کە تۆ مناڵەکە ڕابی بەیانیان لەگەڵ دایکی و باوکە لەسەر سفرەی ماڵەوە نان بخوا ئەنجا بڕاتە دەرێ ئەمەیەک دوو هەمیشە هەوڵ بدرێ هەموو خێزانەکە بێ کۆنانی بانی بخۆن نەک ئەم مناڵە بەتەنێ دایکی قاپێ ماسی بۆ دانێ و پارچێنان و بڵێەوە نانەکەتە بی خۆ بڕۆ خۆیان بخەون و ئەمە زۆر ینی زۆر مەترسیدارە بۆ مناڵ لەبەرەوەی لەوە چێ دوو پار بخوا و جانتەکە خوا بدایکەوە تێرم خوارد ئەڕۆ ئەمە یاری وایە مناڵەکە چێژ لەو خواردن لابێنێت چکە خواردن با بڵێن پرۆسەیەکی ڕاستە فیزیکیە بەڵام لایانی ڕۆحی و دەرونی زۆر کاریگەی لەسەر خواردن هەیە یعنی هەر خۆت بێنە بەرچاوت خواردنێ بخۆی لەگەڵ 15 کەس 20 کەسە تامێکی ترێگولوی کە خواردنە لەگەڵ دوو کەسە یان یەک کەسە قەت ئەو تامین یا بەتە ناوی خۆی قەت ئەو تامی نییە بە دڵنیایە خواردی قەرباڵقی هەم بەرەکەتی زیاترە هەم چێژیشی زیاترە بۆیە پێویستە دایک و باوک لە هەمووی مهمترەوە کە بەیانیان بە یەکۆنان خۆ نەک مناڵەکە بەتەنیا بەجێ بەڵم بۆ ناخواردن دوو جۆری خواردنەکانی بەیانیان ینی بەڕێی من هەر خواردنێ بێ دروستە بۆ مناڵ چکە باشترین خواردنێکم پێویستە زۆرترین وزەی تا بێ بۆ مناڵەکە و سێمیش ئەو خواردنەیە کە بە چەند کاتژمێنێکی زۆر کەم بە خێرایی هەرسە بێ لەبەری مناڵەکە سەرەتای جوڵە وزەی بانیانێتی و مێشکی ئامادە ئەەکەی بۆ وەرگرتنی کۆمەڵێک زانیاری کە مێشک لە 1970 بۆ 20 وزەی جسم هەموو جسم بە تایبەتی مێشک بەکارێنێ یعنی تەسەور کە چەند وزە بەکارێن جا ئەگەر ئەم مێشکە بکوێتە جوڵە و ئیسیعابکردن و وەرگرتنی زانیاری تازە و حلکردنی هاوکێشەکان و دارا دووداری دی و کۆمەڵێک سری ئەم تەرکیزە چەندێک وزە زیاتر سەرفەکە بە تایبەتی لە بەیانیانیشە کە خۆت نەشاتە هەیە بۆیە خواردنەکان چی بن؟ بەڵێ بۆیە دایک و باوکە بێ ئاگاداری ئەو بن کە مناڵەکان بە خواردنێکی تێروپڕۆبەرن حەچی خواردنێکی بەیانیان تۆ پێت خۆشە هەنگوین ماست پەنیر هێلکە مرەبا دۆشاوی و خورما هەموو ئەو خواردنانی کە عەرزم کردی ئەمانە لە باشترین خواردنەکان لە باشترین وزەبەخشەکان بە مناڵ بۆ مەسەڵەن هێلکە پڕە لە پرۆتین ماست کاربۆهیدراتی تایە پرۆتینی تایە بە چەوری تایە تۆ پێویستە بە هەموو ئەو جۆرە وزانە هەیە کە پێویستە مناڵەکە بیخۆ بەیانیان قاشێ میوەی بەرێ دوو قاشمی بەرێ پێویستمان بە ڤایتامینەکانە بە تایبەتیانی کە لە چەوریا توێنە بۆ گەشەی مێشک بۆی کە مێشک هەمیشە پڕ لە وزە بێ لەگەڵ ئەمانەشە ئاو چۆن ماڵەکەت لە ماڵ و ئاوێتێ دەبێت کشی بەرێ بارە و قوتابخان ئاو بخواتەوە هەندێک مناڵە بێزیدا لەم قوتابخانە ئاو بخواتەوە تەبیعەتی عەمەلیە ئەم مناڵە تینوە کە تینوە بێت جەستە ماندووترە بێ عادەتەن ئاو مرۆڤ ڕفرێش دەکاتەوە چالاکی دەکاتەوە بۆیە پێویستە هەمیشە دەبێت ئاو کاتە ناو کارتۆن ناو جانتاکێ بڵە کوڕم یا کچم لە بینی دەرسەکانە ئەتوانی ئاو بخۆیت و نابێت مامۆستا ڕێگر بێت لە مناڵەکە بین لە کاتی وانەکەشە ئاو بخواتەوە گرنگە مامۆستا ئەم زانیارە وەرگێ بۆی کە یان پارچێ خواردن دەرێن مناڵەکە لە کاتی پۆلای خوا بەڵام بەمەرجێک جەوی پۆلەکە تێک نایە پێویستە دایک و باوک ئاگاداری ئەمە بێ ڕێنمایی لە مامۆستاکە وەرگێ بۆی و بە زانیاری بیداتەوە بە مناڵەکەی کە کوڕم کچم ئەتوانی تۆ لە کاتی پۆلە ئەم شتە بکەیت بەمەرجێک نەبێت تۆی شڵژانی پۆلەکە جارێ مناڵەکە پسکی دەدەن نەخشە خشدەزەکە بە هەتووی تەرکیزی پۆلەکەی بە نە بە شوەیەکی تەندروست بە شوەیەکی جوان فێر بکرێت مناڵەکە کە چۆن ئەگەر شتێکی پێویست بوو مەرجین لە کاتی فرسەکان مناڵەکەی شەکری دابەزێ دکتۆرەکەی خۆی پێویستە ڕێنمایی باتێ بڵێ لە کاتی وانەکانە ئەتوانێت فڵانشت و فڵانشتی پێ بێ بیخوات هەم بە دایکەکەی هەم بە مامۆستاکە وەرەقەیەکی بۆ بنێرێ بانی کات گفتوگوی لەگەڵ بکە بەڵە شتێکی ئاوای ئاگاداری مناڵەکەت بە ئەم خواردنانی کە باسم کرد هەنێ دایک باوکە برنجوشلایە بە مناڵەکەی بهێنێ ینی من زۆر لەگەڵ ئەمانین بەڵام نەخواردن کارەساتە بەڵام هەرچێ بخوات هەر باشترە بەڵام تۆ مەسەن لە مانگێکە جارێک برنجوشلێک شەخوا ئاساییە یعنی من نەکەی نەگرفت مناڵەکە حەزی لە چێشت بوو بەیانەکەی نانی خواردەوە بەڵام ئەکسەرێت ئەو خواردنان هەم سووکن هەم وزەیەکی باشیشدا بە مناڵەکە چکە تۆ دوای چەند ساعتێ مناڵەکە کاتی دانی ڕۆیەتی تۆ نابێت نانێکی بێتی وای لێ بکەی ئەو ژەمە مشتەرەکە جاربێت تا عسر برسی نابێت مناڵەکە عسریش خۆشەم نەماوە لە ناو خێزانە بۆیە مناڵەکە چی لێ تووشی با بڵێن دووفاقیە دروست دەبێت لە ڕووی ژەمەکانە بۆ مناڵەکە تا ئەوەرە نان ناخۆ مناڵش لەو قۆناغا پێویستی بە وزەیە پێویستی بە خواردنە بۆیە تۆ ببەردەوام ئاگاداری و چاودێری مناڵەکە بکەی لە پێدانی خواردن لەو کاتانە دکتۆر ئەی پسکیت و ئەو چپس و ئەو خواردنانەی کە لە حانوتی قوتابخانەکاندا هەیە کاریگەری نابێت لەسەر سسبوونی مێشکی منداڵ جا بە باسێکی خواردنی لە حانوتەکانیشکین بە کوردی طبعا حانوت یاخود کۆشکی ناو قوتابخانەکان کە تایبەتە پێویستی مناڵان بە پێویستە خۆراکیەکان بە تایبەت یەکێکە لە هەستیاترین شوێنەکانی جیهان یعنی من دایمە ئەڵێم حانوت هەستیاترین شوێنی جیهانە
بۆ مناڵە بەگشتی بۆ لەبەری شوێنی ئاڵوگۆڕی هەندێک زانیاری لە ناو مناڵانە چەند ناڵ هەبوو لە حانوتە تووشی گرفت بووە نەک لە ڕێخان و ساحبخان و حانوتەکەەوە جاروای لە ڕێگەی هەنە کۆمەڵە مناڵی مەسەن احترامان بۆ جەنابتە کۆمەڵک مناڵی لار کە لە حانوت کۆ بنەوە قسە ئەکەن بێکەوە وەکو کافترایەکی لێکەن ئەمانە نابێت ڕێی پێ بدرێت ئەبێ دایک و باوکو قوتابخانە بەڕێبەری حانوتەکە زۆر ئاگاداریان خاڵە بن ئەو خواردنانش کە لە حانوتە پێویستە هەبێت چین یەکەم خواردنەکان فرێژ بن بۆ نمونە قاورمەیەک دروستەکە قاورمێکی فرێژ بێ پاکوتەمیز بێ یعنی بەڕێی من نابێت لە خواردنی ئامادەکرا و لە قاورمە تێپەڕێ حتا فەلافلیش دروست نییە بۆ مناڵکە ئامادەکرێتەوە نەجا مریشک سوورەکە بەڵێ هەمووی بەشێکی ینی تا ڕادێکی زۆر تۆ ناتوانانی کۆنتڕۆلمە بکەیت چ ڕووی زەیتەکەیت چ ڕووی ئەو تاوەی کە تێ حازەکرێ مەسەن ئەم پۆلە مثلا داوامی یەکەم هەر ئەو تاوایە هەر ئەو زەیتێ داوامی دۆم بۆی سوورەکەنەوە یعنی بە هەمان زەیت کوواڵتەکەی تێگەچێت ئەمانە کارسینۆجینی کرد مستەڵتانە بێتەوە نەخۆشی خراپ بەڵێ ئەو خواردانی کە گرنگە خواردنی ئامادەکرا و قاورمە باشترین و بە سووتترین خواردنە لە بەیانیان ئەگە بۆ مناڵان ئازەکە بۆ دوانی ڕانیش لە دوای ئەمە ئەگەر هەبێت چا خراپ نییە چۆم خۆناغی مناڵێکی ساوانەیە بڵێ کێشی ئاسین بۆ دروستەکە لەگەڵ خواردنەکە توانێت کوپێ چاپوە هەم وزەی ئۆزە بەخشە بۆ مناڵەکە هەمیش ئەگە تۆ قاوەیە بێ کۆفیە بێ باشترە تەوان بەس هەر نەبوو چاش هەر ئاسای شەربەتی فرێش یەکێکە لەو خواردانی کە پێویستە لە حانوتەکانە هەبێ پرتەقاڵە مەسەلەن سێوە گێزەرە ئەمانە پێویستە لە حانوتەکان هەبن لە غێریمانە هەندێک پسکیتی شەیە مەسەرەن کرێ موشتی کەمە مەسەرەن پسکیتێکی وزە بەخشی ناتەندروست نییە کرێم بەسەرن پسکیتێکی جوانە تابی خۆشە ئامادەکرا بۆ ئەم تەبنە دیاری کراوە ئەتوانێت هەم حانوتەکەی بفرۆشە هەم ناڵەکەش بەکارێن لەگەڵ تۆزێک شەربەتی فرێشایی خوارد ئەمە ئاسای بەڵام نەگەڵ شەربەتانێکە پڕن لە شەکر چکەمەش بەڕاستی گرفتێکی ترە بۆ مناڵەکە دروستیەکە یەکی تر لەو خواردنانی کە لەناو هەموو ئەمانە تایبەتە پێویستە بەردەوام ئاو هەبێ لە حانوتەکە ئەگەر دایکە ئاوی بیرچێت جاروێ مەکتەبە کاویتیانی بەڵام حانوتەکە بەردەوام ئاو هەبێ نابێ ئاو ببڕێ لە قوتابخانە چکە پێویستە مناڵ ئاگاداری ئەوە بێکە لە هەموو وانەیەکە پێویستی بە ئاو خواردنەوە هەیە هەمیشە مناڵەکە ڕفرێشە بێتەوە بەردەوام ئەم مناڵە وزە وەرەگێتەوە چکە تۆ چەند وزە بخۆی لە ناو گەدەیە پێویستی بە هەرسکردن تەبنێکێک لەو شتانی کامەتی هەرسی باشەدات و گەدەیەک و کۆندامێکی هەرسی تەندروستە بریتە لە ئاو هەم لە ڕێک قەبزی مناڵە پارێزێ هەم هەرسکردنی باشە بێ ئەم کۆمەڵە خۆراکە ڕەنگەشتی تر زۆر هەبێ بەس ئەمانە لە سەرەکیترین خواردنەکان کە پێویستە لە حانوتە بێ مەسەڵەن خواردنی قاورمەیەکی سروشتی شەربەتی فرێش ئاو خواردنەوە مەسەڵەن چاو کۆفی و قاوە ئەمانە بە شوێکی شێوازی لایەق بە مناڵەکە کاپۆچینۆیەک بە شێوازێکی لایەق بە مناڵەکان دەکرێت هەندێک جا بتەمە عەرز بکەن دەجای پسکیت و ئەو پێویستی ئەو شتە سادانی کە مناڵ حەزی لێتی بەڵام ئەو خواردنانی کە زۆر خەتەرە لە مەکتەب هەبێ کە ئێستا زۆربەی قوتابخانەکان بەداخۆ ساڵانی ڕابردوو هەبوو تەمەناکەم ئەم ساڵ نەبێ ئیندۆمی ساردی کۆلا زۆر خەتەرە لە ناو قوتابخانە هەبێ چونکە مناڵەکە فێر نەبووە لە ڕێی ڕەفیقەکەی و لە حانوتەکەەوە فێری کۆلا هەبێ کۆلا جبسی ناتەندروست ئیندۆمی هەندێک خواردن هەیە یعنی تەسەورەکەی ڕێدبۆڵ ئەو خواردنە گازیە وزە بەخشانە لە قوتابخانەدانا بۆ مناڵ لەبەر چی بەیانی ماڵەکە خەواڵ بۆ نیو پەرداخ ڕێدبۆڵی خواردەوە بۆی وزەی پێ بۆ قوتابخانە مناڵ چۆن بەمە ئیستیعابەکرێ چۆن بەمە مناڵ ڕاهێنی یعنی چۆن ئەبێ بەڕێوەبەر قوتابخانە ڕێبات ئەم خواردنە بێتە ناو قوتابخانەوە ئەبێ بە هەموو شوێ ڕێی لێ بگیرێ زۆر شتی تریشەیە کە مەسەلەن ناتەندروستە بۆ مناڵ کە ڕەنگە من نەچوبەتە بارودۆخی حانوتەکانەوە ئەبێت خۆیان هەم مامۆستاکان هەم سەپەرشار پەروەردەیەکان کە چتە قوتابخانەوە پۆلەکانە بینی ئەبێ حانوتەکە ببینی پێش قوتابخانەکان چکە مەزدەری پێگەاندن و وزە پێدانی مناڵان لە حانوتەکانەوە تۆ حسێب بکە لە ڕۆژێکە مناڵ 4 جار چێتە حانوت ئەگەر 5 جوانی هەبێ 4 جار مناڵ چێتە حانوت یعنی شوێنێکە بەردەوام مناڵ سەردانیەکە یعنی هیچ مناڵێک نییە ممکن نییە مناڵەکە بێ لە پۆلە دانیشتی بێت چپێتە قوتابخانە نەچێت حانوتەکە ینی شوێنێکی هەستیارە بۆ فێربوون و ئاڵوگۆڕی زۆر شت کە مناڵان ئەبێ ئاگاداری بن هەم کامەریتیا بێ بەردەوام بەڕێوەبەر و مامۆستاکان مراقەبەی بکەن و سەپەرشاری پەروەردەیش خۆی سیری بکاتەوە جارێ مامۆستایەک شتێکە بینێ ناوێرێ باسیکە مدیرەکان دەشتێ لەبەر خاتی مناڵەکە کەسێکی ناسیاو یان کەسێکی VIP ناوێرێ باسیکات ئەبێ سەپەرشاری پەروەردەیی بە ئاسێ بە
چاودێریکردنی ئەو شوێنانە. دکتۆر ئەوەی من قۆناغی سەرەتایی خۆمم بیر بێ پێما بێتە ئێستا شوایە 45 خولەک لەوانەیە کە ئەبووین دوای ئەوە 5 خولەک پشومانە بوو فریای ئەوە ناکەوتین بچینە حانوتەکە هەنەجار فریا حانوتەکە کەوتین بەس فریای پسکیت خواردن یاخود لەفە خواردنەکە ناکەوتین. ئەمە بزانم لێرەیە هۆشیاری مامۆستا تا چەنە گرنگە ینی ئێمە سەردەمانێک پرسیارمان لە مامۆستا کرد بۆی ئاو بخۆینەوە هەنەجار دەبەکەی ئەکرد بە دەستمانە فڕێشی یانەی ئێڵە لە وانەکەیە ئاویش بخۆینەوە ئەمێ بزانم برسێتی و تینۆتی مناڵ لە نێو وانەکاندا تا چەنە کاریگەری لەسەر تەرکیزی مناڵەکە دروستەکە و لێرەیە جیاواز لە دایک و باو هۆشیاری مامۆستایان تا چەنە گرینگە. بەڵێ ئێمە هەموو ئەوی کە باسمان کردوەوەی کە مناڵێکی فرێشی پڕ لەوەزە بچێتە قوتابخانە هەموو ئەسڵەکە بەخوا لەوانی سێم و چوارەمەوە هەر هیلاکەوی دکتۆروانە بەدڵنیایە من عرضم کرد ینی مۆزوعی برسیبوونی مناڵ وە گەورە نییە مناڵ چکە گەدەی بچووکترە چەندێکی بێتی خواردن هەر برسیە بێ دیقەت لە زۆربەی قوتابخانە نمونونیەکان خواردنی سناکێ خواردنی خێرا هەیە جارێ لە بینی دوو فرسەیە فرسەیەکی چارەکیان داناوە مەسەن دوو فرسەی 5 دقیقیان هەیە بەڵام فرسەیەکیان هەیە کاتێکیان هەیە لە بینیوانەکانە چارەکیە سناکێ خواردنی خێرا دێ بە مناڵەکان مەسەن هەر پۆلی کۆمەڵی خواردنی بۆ دابنرێ خواردنێکی لەفەیەکی خێرا ئامادە ئەکرێ ئەدرێ بە مناڵەکە قاورمێ هێلکێکی حازر کراوە مەسەرەن پاچێ پەنیری تێکراوە سەمونێکە ئەدێ بە مناڵەکە وزەی کێداتەوە بەشی ئەم دوانێشێکە لەگەڵ شەربەتێکی فرێشایخوا ئەمە مامۆستا ئەبێت زۆر وریابێ بە تایبەتی لە دوای وانەی سێمەوە ینیکەوانی یەکەم و دۆم خوێنرا لەگەڵ سێم لەوانی چوارەم و پێنجەم مامۆستا بێ وریابێ ئەگە مناڵەکە بە شێوەی لە شێوەکان داوای ئاوی کرد شەربەتێکی خواردەوە مەسەر لە جانتاکە بوو پاچەیەک خواردنی پسکی تێشتێکی پێ بوو خواردی نابێ مامۆستا مناڵەکە پشکێنێ ئەستن ئەتوانێت ڕێ بە مناڵەکە بچێتە دەرێت لە ماوەی دوو خولە کاشتەکەی بخوابێتەوە زۆر ئاساییە ئەمە مناڵەکە لە خوێنەکە دواکەوێت جێ پۆلەکە شتێک ناچێت ئەو مناڵەکەش بە وزەیەکی جوان زیاترەوێتەوە ناو پۆلەکە مناڵمان هەیە شەکری داپەزێ نەدایک واکە پیزانیوە نە پزیشکەکە تا ئەم دەقێت تەشخیصی کردووە نە مامۆستاکەش دەزانێت کاتە کێ بێ لەم بێنا بەزەحیە مناڵەکە ئەبێت دایک و باوک زۆر بەوردی مەسەن پزیشکە مامۆستاکە زۆر بەوردی ماوە لەگەڵ ئەم بەردۆخی مناڵا بکە نابێت ڕێ لەمانە بگیرێ یعنی ئێمە سەردەمی ئێمە مەسەرەن مامۆستاکە ئەگەر دەستەڵ بڕێ حتا مەسەن پەرژینێکی خایم بێت لە ڕوو جەنابتان بینەرن بۆ تاوالێتی جاوی دەسە مامۆستای زینایی ئاسابی گیرا بۆ ڕۆژە مامۆستاکەی نابێت ڕێتە دەرەوە دەی مناڵ خۆی توونگە کرد تەوەن ئەو دەرسە هەر سفر ئەگەی لە هیچ نامێنەوە مناڵە چ جایەکە برسی بێ یان تینوی بێ بەڵام ئەبێ مامۆستاکەش ئاگاداریەوە بێ هەندێک مناڵی مەسەرەن ئاجوولمان هەیە با بە زمانە بڵین زمانێکی جوان مناڵمانە ئیستیغلالەوە کە ئاخۆ ڕەفیقایی خواردەوە وەکو نافەسەی بژێ بچێ ئاوخوا تەوەن هیچیش دارانیە بۆیە ئەمە مامۆستا هەمووریە ئەوە بێ هەم ئەمەش لەم کاتەشا مناڵە تینۆکە نەبێ بە قوربانی ئەبێت تۆ هەموو ئەمانە جاکات مامۆستا بێ وریا بێ بۆچی مامۆستان خولی پەروەردەیە بین بۆ خولی ڕاهێنانە بین پێشوی ئامادە پێشوی قوتابخانە بکەیتەوە ئەمانە بۆ ئەوەیە بۆی کە مامۆستا هەندێک زانیاری هەیە لەسەر مناڵەکە ئاگادار بێ شکاندنی مناڵ بە تایبەتی پۆلی یەکەم کارەساتی لێ دروستە بێ ئێستش مناڵ هەیە وازی قوتابخانە لە بووی لە قۆناغێکە ماشکێنراوە ئەم شتە ئەچێتە نەستی مناڵەکەەوە هەمیشە مێشکی پێڵە لێ واز بێنە مامۆستا خراپە قوتابخانە خراپە بەڵێ زۆر هەستیارە قۆناغێکم یعنی داواکارم لە مامۆستانی قۆناغی یەکەم گوێ بە هیچ شتێ نەدەن هەر گرفتێکیانەیە خۆیان لە بیریکەن لە ماڵەوە کێشی هەبووە گرفتێکی دارایی هەیە گرفتێکی مەسەرەن دەرونی هەیە گرفتێکی خێزانی هەیە تکایە هەر هەمووی پشتگوێ خات ئاگاداری مناڵەکان بێ چکە مەسیری مناڵێک بەدەستی تۆوێ ئەم مناڵە لە ڕۆژەکانی یەکەمی تەمەنیان لە قوتابخانە ئاسوودە بوو تۆ هەم خێرێکی دنیا و قیامەتی بۆ نووسێ هەم مناڵەکەش کەسێکی مەسەرەن کەسێکی تەندروستی بەرهەمهێنەر دروستە بێت تۆش لە پاداشتەکەی خۆی هەم لە قیامەت بۆیە زۆر گرنگە مامۆستا بە تایبەتی قۆناغی یەکەم ئاگادار بن و بەڕێبەراتی قوتابخانەکان ئامادەکاریی جوانیان کردبێت تەمەناکەم بۆ پێشوازی قۆناغی یەکەم چکە ئەو قۆناغەیە کە بەڕاستی سەرەتای دروستبوونی کەساتی مرۆڤە لە قوتابخانە و لە ناوەندە زانستی و پەروەردەیەکانە دکتۆر تا چەند گرینگە دایک لە ماڵەوە خواردن بۆ منداڵ ئامادە بکە و لەگەڵ بینێرە بۆ خوێندنگاکان طبعا دایک و باوک عرضم کردن چۆن پێویستە لە ماڵەوە باشترە کە لە ماڵەوە بێکۆنان بخۆنانی بەیانی لەگەڵ ئەمەش سناکێک خواردنێکی خێرا شتێکی لەوانەیە کە باسم کرد مەسەن پارچێ پەنیرە ئەوانی کە تێک نەچێ یان لە فێکی قاورمەیە چکەتە دنیا فێن کە بەیانیان تێک ناچێت لە جانتاکە بیخاتە نایلۆنێکەوە یان پارچێ پسکیتێک مەسەرەن لقمێکی شروبی تەیەکە و کوجاران کەمان کرد ئاو بۆی خاتە ناو نایلۆنەکە لەگەڵ دەبێ ئاوە
خاتە جانتاکە کوڕم لە بینی فرسەکانە مەسەن هەر نەچێتە حانوتەکەش بۆ خۆی ئەمە بخوا لە فرسەی دووەم و سێمە مەسەرن مناڵەکە وزەیەکی باش وەرەگرێ و بە شوویکی باڵانس عادەتەن لە فرسەیەکەمە کەم مناڵ برسێ بێ بەس لە دووەم و سێمەوە تر جەڕەز لێ ماهیدایان بۆیە لەم کاتەیە دایک و باوکە پێویستە ئەمەی لەبەرچاو بێ دڵنیا بێتەوە مەسەرن دایک و باوکی بڕێ شەرم مەکە بڕۆ یەکەم ڕۆژی قوتابخانە دووەم ڕۆژ هەفتەی یەکەم بڕۆ بۆ حانوتەکە سەیرکە بزانن چی تایە تۆ مشوری مناڵی خۆت خۆخە نەبێ بەسەر مناڵی خەڵکەوە بڕۆ سەیرکە ئایکە حانوتەکە شتێکی نامووی تیا بوو پێت گۆڕا لە ڕێی ئیدارەوە پێی گۆڕە لە ڕێ بەڕێبەری قوتابخانەکەەوە پێ نەگۆڕا بەن مناڵەکەت کە ئامۆژگاریکە بڵێ کوڕم کچم ئەم خواردنە نەخۆی دوایی چۆلەکەکان بۆمە گێڕنەوە بۆی مناڵەکەت بپارێزی خۆت یعنی ئەمە یەکی زۆر زۆر بەڕاستی یعنی لە هەفتەی یەکەم بەڕێ من دوو هەفتەی یەکەم پێویستە کۆبوونیکی دایکان و باوکان هەبێ لەگەڵ بەڕێبەری قوتابخانە لەگەڵ بۆی جێی قوتابخانە و ئامادەکارەکان هەم قوتابخانەکە بینن هەم پێویستەکەی ناو حانوتەکە بین تێبینیکیان هەبێ ئیزافەیەکیان هەبێ مەسەلەن تەسەوور کە مناڵ هەبووە پێویستی بە خواردنی تایبەتە بووە دایک و باوکە چون تەکلیفیان لە بەڕێبەرەکەوتوانە ئەم خواردنە بە حانوتەکە هەبێ بەڕێبەرەکە بە قسەیان ئەکات ئەو خواردنە دانێت لە حانوتەکە لەبەری ئەو مناڵە دڵی نشکی حەزی تەنها لەو خواردنێ مناڵی کەش حەزی لێ بەڵێ دوای ئەو مناڵی کەش ئەیخوات ئەم مناڵە تەنها حەزی لەوێ قیچەکە بە حانوتەکە زەحیبە بەخۆی خۆی شتێنە تۆ قازانجێکی هەر چۆن نەبێ دەچەند پارچەیە لەما هێنم جاری ئەو دوانزەدانە بەزە مناڵی خۆ هەر ڕۆژی دانیشی لێ خۆ تا پاچکەتاوە قیچەکە تۆ لە بخاتی مناڵێک پاراستنی کەساتی مناڵە گرنگترە ولیو کە تۆ لەبەر هەوا ئارزوی خۆ بڵێ وەڵام من ناهێنم ئەمە چێمە سەرف نابێ کاکە یەک پارچی دوانزەی بێنێ لە مەدەرزەنی بێنە بە ئەم مناڵە ڕۆژان دەنگی لێ بخوا خۆ ئەکسپایر نابێ بۆ دوانزە ڕۆژە یعنی هەندێک شتێ زۆر زۆر وردن زۆر هەستیارن تاواکارم دایکان و باوکان سەرپەرشتیارە پەروەردەیەکان بەڕێوەبەری مامۆستایانی قوتابخانەکان ئەم قسانەی من زۆر بە هەند وەرگرن بەڕاستی زۆر جار لە شتێکی بچووکە کارەسات قەوماوە مناڵێک شەڕەنگێزە چاوی زیاتر بخەتە سەر دایک و باوکەی زووتر بان کرێ بەردەوام لەگەڵ دایک و باوکە لە گفتوگویا بن بەرامبەر بە مناڵە هەوڵ بن مەسەن ئەو توێژەرە دەرونیانی کە لە قوتابخانەکان ئێستا بە خۆشحاڵیەوە تارگێتی ئەوان هەدەفی ئەوان ئەوە بێ بە تایبەتی ئیش لەسەر مناڵە عەجوولەکان کردن ئەو مناڵانی کە مەسەرەن لە ڕووی کەساتی و کەساتێکی تونتیژیانە کەساتێکی لادەرن مەسەن لە ناو پۆلەکە جارە یەک قوتابخان یەک مناڵە یعنی دیقەت بە ئەمە نمونەیە گەێنەوە بۆی مامۆستایان و مەسەن هەم پەرۆشتیارەکان مەسەن تێبگەن لەمە لە ناو سنووقێ تەماتە سێوێکە مەسەن ناو سنووقێ سێو یەک دانی گەنیوی تایە هەر هەمووی ئەگەنێ وردە وردەگەرەوە بمێتەوە بەتەنیا هەمیان ناتوان ئەو گەنیوە چاکەنەوە بۆ یەک مناڵی لار هەبوو مناڵێکی عەجوول هەبوو خوانەخواسە پەروەردەیەکی ناتەندروستی هەیە یەک مناڵی ئاوا گەرورەی نەبی پەروەردەی هەموو مەسەن لە ڕووی دەرونی یا لە ڕووی کەساتی و هەموو مناڵتر کاریگەرە بن پێی بۆیە بە زووترین کاتە بێ ئیش لەسەر مناڵە کرێ هەم تەشخیص کردن دیاری بکرێن و ئیشیان لەسەر کرێ کە بە شوێکی تەندروست ئەو مناڵە نەهێڵرێت لە ناو قوتابخانەکانە مەسەن کاریگەری کەسێتیان لەسەر مناڵەکانی تر دەرکەوێت پێی کاریگەر بنجیا بکرێتەوە و ئامۆژگاری کرێ بەردەوام ڕاهێنانی پێ بکرێت لە ڕێی توێژەرە دەرونیەکانە بۆی هەم ئەویش سوودبەند بێ هەمیش لە مناڵەکانی تر بە دوور بێ و کەساتیەکەی نەگوازێتەوە بۆ مناڵانی تر بۆ دکتۆر کۆچەر عومەر پسپۆری نەخۆشیەکانی مناڵان سپاس کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەم تۆری بەیانی باش کوردستان لەگەڵ سپاس دکتۆر بەخێرات سپاس بۆ جەنابیشتان هەر بژی خۆشەویستان بەیانی باش کوردستان بەردەوام دەبێ بەڵام لە ئێستادا وتانەوە دەگرین و دێنە وڵاتان